نازانم بۆ هێن بەنازی و هێندە زوو زوو بیان وەگریت کە ڕوت خۆشە وەک هەنجوینی تو ڕەشەبی کەسێتریت ئەوەندە زۆر عاجزە بیت خەریکە دەرئەچێت لەوەی کە ئەڵێن خۆشەویستی و شەڕ نەک هەرگیان و دڵ و بێوەی خۆ تۆ هەرچی بیت خۆشمەوەی شەڕەکانیشت هەر خۆشە کاتێک قسەم لەگەڵ ناکەی زیاتر دڵم بۆت بەجۆشە هێزی دڵم کە هەندێک جار قینەکەیت و قسە ناکەیت دەیان نامەت بۆ نێرم ئەیبینی و سەیریشی ئەکەیت کەفوکوڵم زیاترە بێ خۆشەویستیم 100 هێندە بۆت ڕۆژێک 24 سەعاتە 124 ئەمرم بۆت